هەڵبەتە لە 2023 ئەنجومەنی مامۆسانی پێشەنگ هەشتمین کۆنگرەی خۆی بەست لە کۆنگرەدا نزیکەی 100 ئەندام کە لە ستافە کارگێڕەکانی لەقەکانەوە هاتبوون و بەشدار بوون 5 کەس بۆ کارگەر و بەڕێوەبردننی سکرتارەتی ئەنجومەنی مامۆسانی پێشەنگ هەڵبژێرا بڕیاروا بوو لە یەکەمین بەپی پێڕەوە پرۆگرامی خۆمان لە یەکەمین کۆبوونەوەی دەستەی سکرتارەتی ئەنجومەنی مامۆسانی پێشەنگ کە پێک دێ لە کارگەڕان سکرتارێت و بەرپرسی لەقەکان لە یەکەم کۆبوونەوەدا هەڵبژاردن بۆ سکرتێریە ڕێکخراوە بکرێ و سکرتێر دیاری بکرێ پاشان کارگێڕەکان بەشەکانیان بەسرا دابشکرێ یان بەشەکان بەسەر کارگەڕی سکرتارێتدا دابشکرێ. ئەمڕۆ سپاس بەخوای گەورە لە نزیکەی سەعات 9:30 بەیانیەوە تاکو 4 دوانیۆڕۆ کۆبوونەوەکەمان بەردەوام بوو لە کۆبوونەوەکەدا دوو تەوەری سەرەکی بەڕێوەچوو تەوەری یەکەم پەسەندکردن و هەمارکردنەوەی ئەو بڕگە و بابەتانەی پەیڕەوی ناوخۆ کە لە کۆنگرەدا فریانەکەوتنی لەم کۆبوونەوەدا پەسەندمان کرد و هەمارمان کردەوە تەوەری دۆمیش هەڵبژاردن بۆ سکرتێریە ڕێکخراو کرا و بە دەنگدان هەڵبژێردرا دوو کاندیدمان هەبوو من توانیم سەرکەوتن بەدەست بێنم و لە کەشێکی برایانە و خۆشەویستی و پەروەردەیدا توانیمان سەرکەوتن بۆ کۆنگرەکە و بۆ کۆبوونەوەکە بەدەست بێن و سکرتێر بۆ 4 ساڵی ئایندە هەڵبژێرێت. ئێمە لە ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ پشتیوان بەخوای پەروەردگار هەمیشە لە ڕیزی پێشەوە بووین لە داکۆکی لە مافی مامۆستایان و لە خزمەتکردنی بە پرۆسەی پەروەردە و فێربوون و فێرکردن لە هەرێمی کوردستان هەڵبەتە کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستانە لە قەیرانێکی گەورەدایە حکوومەت دەستگا پەیوەندیدارەکان وەکو پێویست ئاوڕێ لێ نادەنەوە بودجەی پێویستی بۆ تەرخان ناکەن قوتابخانەی پێویست دانانێن مامۆستا دانامەزرێن پەرتوک و کتێبی پێویست وەک پێویست چاپ ناکەن لە کەرتی پەروەردەیان نەکرێتەوە بۆ کە قەیرانێکی گەورە لە پرۆسەی فێربوون و فێرکردن و کەرتی پەروەردەدا هەیە لە هەرێمی کوردستان ئێمە وەکو ڕێکخراوی ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ بە ئەرکی لە پێشینەی خۆمان زانیوە هەمیشە پاڵپشتی و پشتگیری لە مافی مامۆستایان بکەین بەشداری لە خۆپیشاندانەکان بکەین بۆ داکۆکی لە مافی مامۆستایان خول و دەوراتی بەردەوامان هەبێ بۆ بەرەو پێشبوونی کەرتی پەروەردە و فێربوون و بەهێزکردنی و تەقوێکردنی مامۆستایان و دروستکردنی مامۆستایەکی پەیامدار تاکو بتوانێت لە ناوەندەکانی خوێندندا زیاتر خزمەتی قوتابیان و مناڵانمان بکات زیاتر کەرتی پەروەردە بەرەو پێشەوە بەرێ زیاتر دەست بە بەها باڵاکانی کۆمەڵگەوە بگیرە زیاتر ڕەسەنایەتی و پەروەردەیەکی هاوسەر لە کۆمەڵگەدا بچەسبێنێ.